ساڵی 2019 ساڵێکی پڕ لە خۆپیشاندان و ناڕزایی و ئاڵۆزی بوو بۆ عێراق کە تێیدا بۆ یەکەم جار بەهۆی خۆپیشاندانەکانەوە سەرۆکی حکوومەت دەستی لە کار کێشایەوە و حکوومەت هەڵوەشایەوە. خۆپیشاندان و ناڕزاتی و کاردانەوەکانی گرنگترین ڕووداوی ساڵی 2019 عێراق بوو. لەم راپۆرتەدا پانۆرامای خۆپیشاندانەکانی ساڵی 2019 دەخەینە ڕوو. ڕۆژی 21 ئازار لە کاتی گواستنەوەی گەشتیاران لە شاری مووسڵەوە بۆ دوورگەیەک لە نێو ڕووباری دیجلە لە ناوچەی غابات بەلەمێکی گەشتیاری نقمی ڕووبارەکە بوو بەهۆیەوە 124 کەس خنکان و ژمارەیەکی دیکەی سەرنشینی بەلەمەکە تاوەکو ئێستا بێسەر و شوێنن. ئەمە شەپۆلێک خۆپیشاندان و ناڕزایی هاوڵاتیانی و ناوچەیە و کەسوکاری قوربانیانی بەدوای خۆی داهێنا. دواتر عێراق زنجیرەیەک خۆپیشاندان و ناڕزایی بەخۆوە بینی. سەرەتای ئاڵۆزەکانیش لە پارێزگای بەسڕەوە سەری هەڵدا کاتێک لە سەرەتای مانگی تەمووز بەهۆی نەبوونی ئاوی پاک بۆ خواردنەوە و نەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکان، بەرزبوونەوەی ڕێژەی گەندەڵی، زۆربوونی ڕێژەی بێکاری و چەند هۆکارێکی دیکە هاوڵاتیانی و پارێزگایە دەستیان بە خۆپیشاندان کرد. خۆپیشاندانەکان لەو پارێزگایە بەردەوام بوو تا ئەو کاتی لە مانگی ئەیلوڵ خۆپیشاندان بە ئاشۆیەکی بەرفراوانتر دەستی پێکرد و کۆنسوڵخانە و بارگای حزب و هێزەکانی حەشدی شعبی لە بەسڕا سووتێنران. ڕۆژیەکی تشرینی یەکەم خۆپیشاندان لە بەغدا دەستی پێکرد و لایەنە ئەمنیەکانیش باتوندی وەڵامی خۆپیشاندەرانیان دایەوە. لە ڕۆژی دووەمی خۆپیشاندانەکانیشدا قەدەغەی هاتوچۆ لە بەغدا ڕاگەیەندرا و جگە لە هەرێمی کوردستان تۆڕە کۆمەڵایەتەکان و ئینتەرنێت لە تەواوی عێراق ڕاگیرا. بەپێی ئامارێکی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە سێ ڕۆژی سەرەتای خۆپیشاندانەکاندا 18 خۆپیشاندەر کوژران. لە ڕۆژی شەشی تشرین یەکەم لە شاری بەسڕا خۆپیشاندەران دەستیان کرد بە سووتاندنی بینای حیزبە شیعە گەورەکانی عێراق، هەروەها دەستیان بەسەر بینای حیزبی شوعی عێراقیش داگرت. لە ڕۆژی هەشتی تشرین یەکەم بەهۆی چلەی ئیمام حوسێن خۆپیشاندان ڕاگیرا و دواتر و لا 25 هەمان مانگ خۆپیشاندەران با ڕێژەیەکی بەرفراوانتر دەستیان بە خۆپیشاندان کردەوە و خۆپیشاندانەکانی شارەکانی بەغداد، زیقار، دیوانیە، میسان، بەسڕا، نەجەف، واست، بابل، موسەنا و کەربەلای گرتەوە. لە دەی تشرینی دووەم دەستەی پەرلەمانی عێراق بۆ مافی مرۆڤ ڕایگەیاند 319 کەس لە خۆپیشاندەران کوژراون و زیاتر لە 15,000 کەسیش بریندارن. لە 28 تشرینی دووەم سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری دەست لە کارکێشانەوەی دا و داواکەی پێشکەشی پەرلەمانی عێراق کرد و پەرلەمانیش لە یەکی تشرینی دووەم دەست لە کارکێشانەوەکەیان پەسەند کرد و بۆ یەکەم جار لەسەر داوای خۆپیشاندەران سەرۆکوەزیرانی عێراق دەستی لە کار کێشایەوە و حکوومەت هەڵوەشایەوە. پاش دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیران دیاریکردنی کاندیدی جێگرەوەی عادل عەبدولمەهدی بوو بە گەورەترین گرفت تا ئاستێک کە سەرۆکۆمار لەسەر ڕانەسپاردنی کاندیدی هاوپەیمانەی بینا ئامادەیی خۆی بۆ دەست لە کارکێشانەوە دەربڕی. خۆپیشاندانەکان لە عێراق بەردەوامە و هیچ ئاسۆیەکیش بۆ چارەسەری دۆخەکە دیار نییە. جیا لە دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیران لە ژێر کاریگەری خۆپیشاندانەکاندا گۆڕانکاری لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کرا و لیژنەیەک بۆ هەمواری دەستوری عێراق پێک هاتوو یاسای هەڵبژاردنەکانیش هەموار کرایەوە. هاوکات عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق ڕۆڵی بەرچاوی لە خۆپیشاندانەکاندا هەبوو و دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیرانیش پاش وتارێکی هێنی مەرجەعیەت هات. عادل عەبدولمەهدیش لە نامەی دەست لە کارکێشانەوەکەی نووسی بووی وەک بەدەمەوە هاتنی داواکەی مەرجەعیەت دەست لە کار دەکێشێتەوە. ژمارەی قوربانیانی خۆپیشاندەران لە 2019 بەردەوام لە بەرزبوونەوەدا بوو. لە چواری کانونی یەکەم کۆمیسیۆنی عێراق بۆ مافی مرۆڤ ڕایگەیاند تا ئێستا 460 کەس کوژراون و زیاتر لە 17,000 کەسیش بریندارن، هەروەها 48 کەسیش ڕفێندراون و چارەنووسیان نادیارە. مقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدریش بۆ پاراستنی خۆپیشاندەران هێزەکانی با کڵاوی شینەوە ناردەناو خۆپیشاندەران دواتر با کڵاو شینەکان ناویان دەرکرد. کاردانەوەی خۆپیشاندەرانیش لە توند و تیژی بەدەر نەبوو. بە جۆرێک لە 12 کانونی یەکەم گەنجێکی تەمەن 15 ساڵ بە ناوی هەیسەم لەلایەن خۆپیشاندەرانەوە هێرشی کرایە سەر و زیاتر لە 30 شەقۆیان لێدا و دواتریش لا گۆڕپانی وەزبەی شاری بەغدا هەڵواسرا. لە دوایین ڕووداوی گرنگی ساڵی 2019 ئەمریکا لا وەڵامی هێرشکردنە سەربنکەی کەیوەن لە کەرکووک و کوژرانی کەسێکی ئەمریکی لەو بنکەیە شەوی 29 مانگی کانونی یەکەم بۆردومانی چەند بنکەیەکی حەشدی شعبی کرد و زیاتر لە 40 کەسی لەو چەکدارانە کوشت، هەروەها 50 دیکەشی بریندار کرد. ئەمەش ناڕزایەتی بەرفراوانی حیزب و سەرۆکایەتەکان و هاوڵاتیانی شیعی عێراقی لێکەوتەوە و لە کۆتا ڕۆژی ساڵی 2019 گەماڕووی کۆنسوڵخانی ئەمریکایان لە بەغدادا و بەرزبارانی کۆنسوڵخانەکەیان کرد و زیاتر لە 60 خۆپیشاندەریش بریندار بوون. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام.